لە ناوەندی شاری سلێمانیە کە 222,000 نەمام ئەڕوێنین. ئەم گشتە خۆشە بە شاری سلێمانی ڕاگەیەنین کە ڕێژی سەوزاییمان زۆر بەرزە و سەرۆک باڤڵ سەرۆکی شێت نیشتیمانی کوردستان لە ماوەی ڕابردوودا لە 2 ساڵی ڕابردووە زۆر بە تەرکیزی کاری لەسەر سەوزایی و ژینگەی کردووە. لە چەند ساڵی ڕابردوودا سلێمانی لە ڕووی ڕێژەی سەوزاییەوە چ گۆڕانکاریەکی بەسەردا هاتووە؟ ئیدارەی شارەکە تا چەند هاوکارن بۆ سەوزترکردنی شاری سلێمانی؟ سلێمانی لە ڕووی سەوزاییەوە بەرەو کوێ؟ سڵاوتان لەبێت ماردین نورەدینم تەواوی ئەم زانیاریانەتان بۆ دەگوازمەوە. ڕوونا کە سلێمانی یەکەمە، بەڵام ئەمڕۆ دەمانەوێت بزانین لە چیدا یەکەمە. هاتوومەتە لای کاک بەهرۆز کە بەڕێوەبەری باخچەکانی شاری سلێمانیە، ئەو پێم دەڵێت لە ڕووی سەوزاییەوە تا چەند سلێمانی یەکەمە. سڵاو لێبێ کاک بەهرۆزم، کاتت باش ماندوو نەبێت. ئێمە ئازانین کە شاری سلێمانی لە ڕووی سەوزاییە و گۆڕانکاریەکی گەوری بەسەرا هاتووە، ئەمیش بێگومان بە ماندووبوون و هیلاکی ئێوەمانان دەکرێت. لەشتان ساغ بێ با بزانم کە چی کراوە لە ماوەی ئەم چەند ساڵەی ڕابردوو لە ڕووی سەوزاییەوە بۆ شاری سلێمانی. بەڵێ هەڵبەتە ئێمە لە هەموو وەرزێکە کارەکانمان جیاوازە. لە وەرزی ئاودێریمان تێپەڕ کرد ئەم ساڵ کە وەرزێکی گەرما کە ئاوی ژێرزەوی زۆر دابەزی بوو کە لەو سێمانگە گەرمایە دواکەوتنی موچە ڕوویە بوو، خانەنشینێکی زۆرمانە بوو لەسەر و ئەمەوە بە دەستخۆشیەوە بۆ تیمەکانمان ئەو گەرمایە ئەو بێ ئاوێمان تێپەڕ کرد کەمترین زیان بەر سەوزایی شارکەوت کە ئەمە ڕۆژانە باخەوانەکانمان چاودێرەکانمان بە ڕۆژانی پشوو هەینیشەوە لە کارا بوون تاکو و زەرەر و زیان بە سەوزایی شار نەکەوێت. لەگەڵیشا ئێمە بەردەوام پلانی ڕواندنمان هەیە بە تایبەتی لە وەرزی پاییزدا ئەنجا لە وەرزی بەهاردا. ئێستا ئێمە لە وەرزی بەهاردا هەڵمەتێکی زۆر چڕی گشتگیرمان ڕاگەیاندووە لە ناوەندی شاری سلێمانیە کە 222,000 نەمام ئەڕوێنین. لە 22 نوێ ئێمە هەڵمەتەمان ڕاگەیان ڕۆژانە هەزارەها نەمام لە ناوەندی شاری سلێمانی سنووری بەڕێوەبەراتی باخچەکانی سلێمانی لەلایەن تیمەکانی هۆبەکشت و کاڵەکانمانەوە دەڕوێندرێن. هەڵبەتە ئەمان هەمووی بە پلان ڕوێندرێ. ئێمە هەمیشە باسمان کردووە گرنگتر لامان لە سەوزکردن گرنگتر ئیدامەکردن و خزمەتکردنەکەیەتی، بۆیە پێشتر پلانی ئاودێری و خزمەتکردنەکەیشیمان داناوە، پاشان دەستمان بردووە بۆ شوێنانی کە سەوزەکەین و ئەو نەمامودەوەنانەشی کە دیاریمان کردووە و نەمامودەوەنانن کە بەرگەی کەشوهای شاری سلێمانی ئەگرن. بۆیە بەم هەڵمەتە بەردەوامانە بە دڵنیاییەوە نیسبەی سەوزایی لە شاری سلێمانی چۆن شاری سلێمانی پێشەنگ بووە لە سەرجەم بوار و کارەکانی کە بە هەمان شێوە لە سەوزاییشا ئێمە پێشەنگین. ئەو مژدە خۆشە بە شاری سلێمانی ڕاگەیەنین کە ڕێژی سەوزاییمان زۆر بەرزە و بەو هەڵمەتە چڕی کە ئێستا لەلایەن پەیوەندیدارەکانەوە، لەلایەن فەرمانگە ژینگەیەکانەوە، لەلایەن بەڕێوەبەراتی باخچەکانی سلێمانیەوە، سەرۆکایەتی شارەوانی سلێمانیەوە، لەلایەن کەس و خەمخۆر و دڵسۆزەکانی شاری سلێمانی. ئەگەر ئێمە بە نمونە باسی کەسێ بکەین سەرۆک باڤڵ سەرۆکی شێت نیشتیمانی کوردستان لە ماوەی ڕابردوودا لە 2 ساڵی ڕابردووە زۆر بە تەرکیزی کاری لەسەر سەوزایی و ژینگەی کردووە. ملیۆنێ نەمام لە 2 ساڵی ڕابردووە لە ناو هەرێمی کوردستانە ڕوێنرا، بە تایبەتی لە شاری سلێمانیا ژمارەیەکی زۆر بەرچاو ڕوێنرا و خزمەتیش کرا. بە هەمان شێوە ئێستا چەند پارکێک لەسەر ئەرکی بەڕێزیان نوێژە نەکرێتەوە لە ناو شاری سلێمانی کە نمونەیان پارکی بەردەم مزگەوتی گەورە کاگەحمەی شێخە. لە هەمان شێوە ئێمە پلانی لەبری سەوزکردنی سەرۆکایەتی شارەوانی سلێمانی کە چەند بەشێک لە پارچە زەویەکانی ناو شاری سلێمانی ئێستا لە قۆناغی سەوزکردن و بگرە کۆتاییدان کە ئەمە باخچەمان هەیە نزیکە 40 دۆنمە کە ئەمە بەم هەموو کارانە و بۆ ڕواندنانی کە ئێستا تیمەکانمان سەرقاڵەنە وەرزی پاییزە بۆ سەوزکردنی شوێنانە بە دڵنیاییەوە ئاستی سەوزایی نیسبەی سەوزایی لە سنووری شاری سلێمانیە زۆر بەرزە و بەرزتریژە. باشە کاک بەهرۆز باسی باخچەت کرد کە باخچەی گەورەتان هەیە، جالەوە ئێستا ئێمە لە نێو پارکی ئازادی داین. لای هەمووان ڕوونە کە 1-2 پارکەیە زۆر گۆڕانکاری بەسەردا هات لەم ماوەیە، لەوانە باخی گشتی بوو کە بەلای هاوڵاتیانەوە زۆر جێی دڵخۆشی بوو، جالەوەش پارکی ئازادی کۆمەڵە گۆڕانکاری گەورەی تیا کراوە. پێم بڵێ چی کراوە بۆ ئەم شوێنانەوە بە تەمان لە داهاتوو شاچی بکەن بۆی؟ بەڵێ هەڵبەتە باخی گشتی کەوکت ئاماژەت پێدا باخێکە کە ئێستا سیمایەکی زۆر جوان بەخشیوەتەوە بە شاری سلێمانی، ڕۆژانە خێزانێکی زۆر
سەردانیەکەن کە نوێژەن کرایەوە سەر جەمبڕگەکانی بە ڕووناکی بە کاری شارستانی بە نافورە بە سەوزایی بە ئاودێری بە سیاجەکانی بە پەیکەرەکانی بە هەموو شوێنەکانی و لە ئێستاش تا خەریکی نوێژەنکردنەوەی پارکی ئازادین لە ساڵۆنی ڕابردووە هەڵبەتە پێشتریش ڕامانگەیانە بوو کە لە ئێستا زۆربەی بەشە پێویستیەکانی پارکی ئازادی شوێنی یاری مناڵانەکان سکێتەکە ئەو دەریاچەی یەکەم یاری وەرزشیەکان چەند بەشێک لە مەمشا و ڕێگاکانی باخچەکانی ناو پارکی ئازادی و هەڵمەوە ئیشەکەشمانە بەردەوامە لەگەڵیشیان نوێژەنکردنەوەی بەشێک لە جەزرە وەسەتیەکان و بلوارەکانی شاری سلێمانی کە ئێستا بلواری سلێمانی تاسووجا یا بازنەی مەلیک مەحموود یان بەشێک لە شەقامە گشتیەکان لە ڕێی تیمەکانمانەوە لە ڕێی کۆمپانیا جێبەجێکارەکانەوە زۆر بە شڕی ئێساکارەکرێ بۆی سیمایەکی جوانتر سەوزایەکی جوانتر دیزایانێکی نوێ ببەخشینەوە بەو شوێنانە بەو جەزرە وەسەتیانە بەو باخچانە بەو پارکانە بۆیە ئەم کاری نوێژەنکردنەوەی بەردەوام بووە لە باخچە و پارکەکانی ناو شاری سلێمانیە. کەواتە کۆتا پرسیارماکەم سلێمانی لە ڕووی سەوزاییەوە بەرەو کوێ؟ سلێمانی لە ڕووی سەوزاییەوە لە 2-3 ساڵی ڕابردووە کێروی بەرزبوونەوەی سەوزایی و جوانکاردنی سەوزایی و بلوار و پارکەکانی ناو شاری سلێمانی زۆر بەرەوبەرزی ڕۆشتووە لە بەو پلانی کە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی بەڕێوەبەرایەتی باخچەکان لەگەڵ ئەو خەمخۆرانی کە خەمی ژینگەی شاری سلێمانین دانراوە و پلان و جێبەجێ کراوە سلێمانی لە ڕووی سەوزاییەوە لە ڕووی نیسبەی سەوزاییەوە لە ڕووی ئاسی سەوزاییەوە لە ڕووی جوانکردنی سیمای سەوزاییەوە بەرەو ئاستێکی زۆر بەرزەڕوە و لە داهاتوێکی نزیکە ئەو داتایانی هەمانە ئەو کارانەی کە کراوە هەمووی ئەخینە بەردەم هاوڵاتیان و بەداتا هەمووی ڕاگەنی. زۆر سپاس بۆ تۆ کاتێکی کە بە ئێمەتاندا هیوای سەرکەوتن و بەردەوامیتان بۆ خوازین لە پێناو سەوزترکردنی شاری سلێمانی و هەروەها باشترکردنی هەوایەکی پاک و دابینکردنی بۆ هاوڵاتیان. زۆر سپاس بۆ ئێوە. سپاس بۆ دەرفەتەش بە بەڕێستا. زۆر سپاس.